سڵاوتان لێبێت. من ناسح جابر ناسراوم بە مامۆستا ناسح شوانی کاندیدی ژمارەسەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک. من کاری ڕێکخراویم لە ناو کۆمەڵەی خوێندکارانی کوردستان ئەلم بینایەوە دەست پێ کرد. سەرەتا لە پێش 2003 بە ناڕەسمی لە شارچکەی تەختەق دەستم بە کاری ڕێکخراوەی خوێندکاران کرد. بەڵام بەڕەسمی لە دوای پرۆسەی ئازادی لە شاری کەرکووک ئەلم بینایەوە دەستمان بەکاری ڕێکخراوەی کرد لەگەڵ کۆمەڵێ برادر. جگە لە کۆمەڵی خوێندکاران لە کوێی دیکە خزمەتت کردووە؟ طبعاً سێ چوار شوێنی تر هەبووە من کارم لێی کردووە. یەک لەوانە کۆمیتەی زانکۆ بووە کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بە مەڵبەند بوو. کۆمیتەی زانکۆش هەر لەم بینایە بوو ئەلەو ژوورانەیە بوو. کۆمیتەی زانکۆ ئەو کۆمیتەیە بوو کەوا کاروباری حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو زانکۆ دەکرد. سەرەتاوە خوێندکاران دەستمان پێ کرد، دواتر ئیشەکەمان بووە کاری حزبی. مەحەڵەیەکی تر لە ژیانم ئەوە بوو بووم بە بەڕێوەبەری وەرزشولاوانی کەرکووک. لە بەڕێوەبەراتی وەرزشولاوانی کەرکووکش کۆمەڵێک کار و چالاکی گەنجانە وەرزشکارانە ئەنجامدرا. جگە لە کۆمەڵی خوێندکاران من لە یەک دوو شوێنی ترش کارم کردووە کە هەر پەیوەستە بە گەنجانەوە. یەکێک لەوانە کۆمیتەی زانکۆ و پەیمانگاکان سەر بە مەڵبەندی دوی ڕێخستنی کەرکووک لە ساڵی 2006 وەک ئەندامی مەڵبەند و لێپستراوی کۆمیتەی زانکۆ دەست بەکار بووم کە بە هەڵبژاردن بوو، کۆنفرانسی مەڵبەندەکان بوو. لە دوای ئەوەش چەند ساڵێک لەوێ مامەوە و بووم بە بەڕێوەبەری وەرزشولاوانی کەرکووک. چەند ساڵێکش لەوێ کارم کرد، دواتر بووم بە ئەندامی ئۆڵمپی لیژنەی ئۆڵمپی کوردستان لە هەولێر و تا ئێستاش بەردەوام. کێشەی سەرەکی گەنج و خوێندکار لە ئێستادا چییە؟ بەڕاستی گەنجان کۆمەڵێک کێشیان هەیە پەیوەستن بە یەکەوە. یەکێک لەو کێشانەی کەوا هەمیشە گەنجان پێوی دەناڵێنن ئەویش ئەوەیە هیچ فرسەتێکی حەقیقی ڕاستگۆیی نادۆزنەوە کە خۆیانی تیا بدۆزنەوە. بەڕاستی گەنجان لە مجتەمەی ئێمەیە پێویستیان بەوەیە کە گوێیان لێ بگیرێ، پێویستیان بەوەیە کە فرسەتێکیان پێ بدرێ خۆیان بنوێنن. تاکو ئەمڕۆ گەنجان هەست بەوە دەکەن کە ڕێگەیان پێ نادرێ، فرسەتەکانی کەوا پێیانەدرێ فرسەتی تەواو نین. بۆیە گەنجان لە مجتەمەی ئێمە ئەتوانن کارکن، ئەتوانن بجوڵێن، خەونیان هەیە، هەڵوێستیان هەیە، بەڵام ڕەنگە تا ئێستا ئەو فرسەتەمان پیان نەدابێ ئەو کارانەی خۆیان بکەن. خوێندکارانش هەروەتر جگە لە بواری ئابووری و اقتصادی کە کێشەیە بۆیان، کۆمەڵێک کێشەی تریان هەیەویش ئەوەیە دوای ئەوەی کە لە زانکۆ دەردەچن کێشەی تەعینبوون و کێشەی دامەزراندنیان هەیە. ئایا دادەمەزرێن؟ ئایا ئاسانە دامەزراندن؟ چۆن دەتوانن دابمەزرێن؟ ئەوانە هەموو کێشەن ڕوبەڕووی خوێندکاران دەبنەوە. بینت لەگەڵ وەرزشدا چۆنە؟ وەرزشی کەرکووک لە چی ئاستێکدا دەبینیت؟ بەڕاستی وەرزشی کەرکووک ئێستا لە ئاستێکی چەقبەستوودایە. کەرکووک ئەبوایە ئێستا بەبوونی ئەو هەموو گەنجە لێ هاتووە، ئەو هەموو وەرزشکارە لێ هاتووە، دەبایە یەکێک بێ لە ئەو شارانەی کەوا یانە و نوێنەری هەیە لە مەحافلی قوتری دووەلی لە وڵات و لە دووەلیەکانش. مەسەلەن بۆ نمونە ئێستا ئێمە وەک کەرکووک هیچ نوێنەرێکمان نییە، نە لە دەوری عێراقی ممتاز نوخبە، نە لە دەوری کوردستانی نایاب. ئەوەش یەکێکە لەو کێشانەی کەوا ڕوبەڕوومان دەبێتەوە بۆ لە کەرکووک ئەو نوێنەرانمان نییە. ئایا یاریچی باشمان نییە؟ لێهاتووی باشمان نییە؟ نەخێر هەمانە، بەڵام تاکو ئێستا نەمانتوانیوە ئەو کێشانە چارەسەر بکەین، بگەین بەوەی کە کەرکووک بکەینە نوێنەری عێراق لە خولەکانی دەرەوەی عێراق دووەلیەکان. ئەو پرۆژە وەرزشیانەی لە کەرکووک هەن بە پێی پێویستن؟ بەڕاستی زۆرە ئەو پرۆژانی کە کەرکووک پێویستی پێێتی. سە بۆ نمونە هەر زۆر دوورمەڕۆ مەلعەبی ئۆڵمپی کەرکووک ئێستا لە 2011 دەستی پێکردووە، هەتاکو ئەمڕۆ ئەو مەلعەبە تەواو نەبووە. وەزیر لە دوای وەزیر دێ کۆمەڵێ خاڵ لێ ئەجوڵێنێ، بەڵام دوای ئەوە
ئەوەستێ چە قەبەستێ هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەبێ کەسێ بەدڵ سۆزانە بکرێتە دوای بابەتەکە ئەبێ کێشەکانی حەلکرێ هەندێک کێشەی یاسایی هەیە من ئاگاداریم بە حکمی ئەوەی کە لەو بوارە لەو بەڕێبەراتی وەرسولاوان کارم کردووە هەندێک کێشەی هەیە ئەو کێشانە دەبێت چارەسەر بکرێ ئەو جابینە سەر ئەوەی جێبەجێکردنی خاڵەکانی کەوا ماوەتەوە لە 2011 تاکو ئەمڕۆ جێبەجێ نەکراوە یانەکانی کەرکووک پێویستیان بەوەیە پاڵپشتی بکرێن یانەکانی کەرکووک پێویستیان بە ئەوەیە ئیسtisماریان هەبێ بۆ ئەوەی خۆیان بەڕێوە بەرن ئێمە لە کەرکووکدا چەندین یانەمان هەیە بەڵام ئەو یانانە نەیانتوانیەوە هیچ ئاستێکی پێویست پێشکەش بکەن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی کێشەی داراییە کێشەی دارایی بۆ دەگەڕێتەوە ناکرێتەوە یانە هەر چاوی لەوە بێ فلان کەس و فیسار کەس و فلان سەرمایەدار هاوکاری بێ دەبێ ئەو یانانە خودی خۆیان ئیسtisمارێکیان هەبێ بەڕێوەیان بەرێ بۆیە ئەو پرۆژانەی کە بۆ وەرزش لە کەرکووک پێویستن کۆمەڵێکن دەبێ ئاگاداریان بێت هۆی چییە خوێندکارانی کورد کێشەی زمانیان هەیە؟ ئەم کێشەیە بەڕاستی من زۆر باسم کردووە و من یەکێکم لەوانی بە دواتچوونێکی زۆرم بۆی کردووە خوێندکارەکانمان کە ئەگەن بە زانکۆ بەڕاستی کێشەی زمانی عەرەبیان هەیە نازانن طبعاً ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە سیستمی خوێندنی کوردیدا دەرسێکمان هەیە تاکەوانەیەکمان هەیە عەرەبی ئەویش گرنگی پێنادرێ من پێم وایە گرنگیدان بە زمانی عەرەبی لە دیراسی کوردیە لە سیستمی خوێندنی کوردیدا زۆر زەرورە چونکە وەک مامۆستایەکی زانکۆ درکم بەوە کردووە خوێندکارانمان لە ناو زانکۆی کەرکووک ڕوبەڕووی چەندین کێشە بوونەتەوە لە کاتی وەڵامدانەوە لە کاتی خوێندنەوەی پرسیارەکان لە زۆر کاتی کرد کە پەیوەندی بە زمانەوە هەیە لە ڕووی زمانەوانیەوە زەعیفن لە عەرەبی بۆیە زەرورە و پێویستە ئێمە هەوڵ بدەین خوێندکارەکانمان منداڵەکانمان فێری زمان بکەین پێش ئەوەی ڕەوانەی کۆلێژیان بکەین. کاتێک بەڕێوەبەر بوویت لە وەرزش و لاوان هیچ ئاستەنگێک هاتە پێشت دژایەتیت دەکرا؟ طبعاً ئەو دووەم مەحەڵتەکەوا من کارم تیای کرد بەڕێبەراتی وەرسولاوان بوو بەڕێبەراتی وەرسولاوان لە ساڵی 2015 من بووم بەڕێوەبەر لەوێ یەکەم تەحەدی و دژایەتی کە بۆ من بوو ئەوە بوو کە من لە ساڵانێک بوو بەڕێوەبەر بووم لەوێ ئەو ساڵانە بوو کەوا شەڕی داعش بوو هەموو جۆرە بودجە و چالاکیەک وەستا بوو ئەمانە لە خودی خۆیان تەحەدی بوو و بەڕاستی ئاستەنگ بوو لە پێشم ئەو دژایەتێکی گرام کە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕفراندۆم کە هاتەکایەوە ئەوە بوو کە سڵتە لە دەستی کوردانەما ئەوە بوو کە هەموو دام و دەستگاکانی تر کەس نێزانی بە چ عقارێکە ڕۆیشتووە ناچار من ڕوبەڕووی چەند دژایەتیکردنێک بوومەوە بۆ لە مەلعەبەکان لە یاریگا پێنجیەکان لە کۆمەڵێ شوێنی تر کە قاعە و هۆڵی وەرزشی بوون بەڕاستی ڕوبەڕووی دژایەتێکی زۆر بوومەوە. لە پۆستەکەت بە زۆرەملێ لابرای یان خزمەتی یاسایی تەواو کرد؟ من تەنها 3 ساڵ و چەند مانگێک بەڕێوەبەری وەرسولاوان بووم ئەو بوو لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆم کە دەسەڵات لە دەستی خۆمانە نەما من ئەلم بەڕێوەبەرایەتیە بە زەبری هێز هاتنە سەر بەڕێوەبەرایەتیەکەم و هێزیان هێنا و منیان لەو جێگای لاگبر ئەویش تەنها هۆیەک هەبوو بۆ لادانی من ئەویش لەبەر ئەوەی کورد بووم ئەگینا هیچ هۆیەکی تر نەبوو لەبەر لادانی من چونکە لە قەرارات و لە کتابەکان و نووسراوەکانی وزارەتدا دیار کەوت کە من کەسێکی لێ هاتووم بەهرەی ئیداریم تەواوە و شەهادە و ساڵانی خزمەتم هەموو ئەوەی گەواهی بوون بۆ ئەوەی کە من لەو جێگایە زۆر بە یاسایی لێ بووم بەڵام لادانەکەی من نایاسایی بوو. سیاسەت و وەرزش لە چی دایەکەگرنەوە؟ بێگومان سیاست و وەرزش دوو کایەن ینی لە زۆر شتایەکەگرنەوە تۆ هیچ نمونەیەکت بۆ دێنمەوە کاتێک منتەخەبی عێراق یاری دەکات کە یاریەک دەکات و دەباتەوە هەموو تاکێکی ئەم عێراقە لە کورد و عەرەب و تورکمان و مەسیحەوە دڵخۆشمان دەکات یعنی ئەوە مانای ئەوە ئەگەێنێ کە سیاست وا ناکە خەڵکی واز لەوە بێنێ کە من خەڵکی وڵاتێکم مانای ئەوەیە کە من دڵم خۆشە بەوەی کە عێراق بردوێتەوە لە لایەکی ترەوە زۆر دوور ناڕوین خولی کاس العالم چەندین وڵاتی تایە وا ئەکا لە ڕێی ڕاضەوە ئەو
وڵاتانە هەموو نزیک ببنەوە لە یەکتری لە ڕێی ڕاضەوە دەتوانن لەگەڵ یەکتریدا گفتوگۆ بکەن دەتوانن کار بکەن ئەمانە هەموو خاڵی یەکگرەوەن بۆ ڕاضە وەرزش لەگەڵ سیاسەتدا. ئەگەر بوویت بە پەرلەمانتار یەکەم هەنگاوت چییە بێت بۆ بەردەوامبوونت لە خزمەت؟ من کەسێکم لە هەموو ڕۆکانەوە هەڵەدەم خزمەتی خۆم بکەم بێگومان کاری گشتی پێشەکی کارەکانمە بێ بەڵام بە حکومی من لە دوو بواری زۆر حساس کارم کردووە کە گەنجان و لاوان و خوێندکارانە لەگەڵ وەرزشکارانە لەو کارانەوە ئەتوانم هەوڵ بدەم بچمە یەکێ لەو لیژنانەی کەوا پەیوەستە بەو کارانەوە بۆی بتوانم زیاتر خزمەت بە گەنجانی وڵاتەکەم و شارەکەم بکەم و زیاتر هەوڵ بدەم وەرزشی ئەم شارە بەرەو پێش بەر.